بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 213. باسی بابەتی داشکان و باج. لەو لاپەڕەیە تەنیا باسی داشکانە، باج ڕەنگە لە وانەکانی داهاتوو. سالار ویستی جانتایەک بکڕێ بۆ خێوەتگەی هاوینە. لە یەکێ لە ڕۆژنامەکان ئەم ئاگاداریەی خوارەوەی خوێندەوە: بۆ نرخی جانتایەک چەند پارە دەدا دوای داشکان. لێرە نووسرایە باش، بەڵام وا بزانم مەبەستیان پاش داشکان. چەند داشکانە؟ 30%. واتە ئەگەر نرخی جانتایەکە 100 دینار بە، ئێستا بە 30 دینارە. ئەگەر 100 دۆلار بە، ئێستا بە ببورن، ئەگەر 100 دینار بە، ئێستا بە 70 دینارە، 30 دینار دەڕوا. ئەگەر بە 100 دۆلار بە، ئێستا بە 70 دۆلارە، 30 دۆلار داشکاندن، واتە کەم دەکرێتەوە لە هەر 100 دینار بی، دۆلار بی، هەر 100 چبی 30 کەم دەکرێتەوە، ئەو نرخەی دەمینێتەوە، ئەو دەکاتە پارەی جانتایەکە. لێرە جانتایەکە بە 100 دینار نییە، بە 30,000. 30,000 دینار و هەر چەندە نەنووسرایە، نەشنووسرێ، هیچ کێشە نییە. ئەگەرە من لێرە دینارم دانا، واتە دیناریش داشکانە، ئەگەر دۆلارم دانا، واتە دۆلار، ئەگەر هەر پارەیەکی دیکەم دانا. بۆ ئەوەی نرخ بدۆزیەوە پاشی داشکان، پێویستە یەکەم جار بزانین پارەکە چەندە کە دادەشکێ لە 30,000 بۆ وێنە دینار. کەواتە لێرە نووسرایە داشکان گوژمەیە یان بڕە پارەیەکە کە لە نرخی بنەڕەتی کەلوپەلەکە دەردەکرێ، لا دەبردرێ. کەواتە داشکان ئەگە بمێ بزانم چەند پارە داشکایە، نرخە بنەڕەتیەکەی دەینم، لێکی دەدەم یان جارانی ڕێژەی داشکان دەکەم. ڕێژە لێرە ڕێژەواتە 30/100. بەخۆشی جانتایەکە لە بنچینە، یانی واتە پێشی داشکان بە 30,000 دینار بوو. لە هەر 100 30 دیناری لا دەبەم، فڕێ دەدەم، بزانم چەند دەمێنێتەوە. 30/100 دەتوانم ئەوها بینووسم، ئەگەر بمەوێ دەتوانم ئەوهاش بینووسم، 30 لە واتە 10/100 ئەوها. ئەوجە جارانی 30,000 بکەم، وەڵامەکە دەبیتە 9,000. ئەمن لێرە ئەوها جاران دەکەم هەتا دیاربی، بۆ وێنە ئەمن ئەگەر 30,000 دینارم هەبوو، پارەی جانتایەکە نرخەکەی، جارانی چی دەکەم؟ جارانی 30 لە ئەوە لە 100. لە کاتی جاران ئەو سفڕەی 30,000 دەتوانم لای بەم لەگەڵ سفڕی 100، سفرەکە دیسان لابەم لەگەڵ ئەو سفڕی. کەواتە چەند دەمینێتەوە؟ دەمینێتەوە 300 جاران 30. 300 جاران 30 یەکسانە بە 3 سفرەکەی دەنووسمەوە، 3 جاران 3ش 9 دینار، واتە 9,000 دینار لە نرخەکەی لا دەکەوی، داشکانە، دەڕوا. بەخۆی جانتایەکە هەمووی بە 30,000 بوو، ئێستا 30,000 9,000 لێ بڕوا، دەکات چەند؟ سفرەکان هەر سێکیان دێتە خوارێ، ئەو سفرە کەم 9 دەکاتە 10 کەم 9 دەبیتە 1، 2 کەش دەبیتە 3 کەش دەبیتە 2. کەواتە ئێستا نرخی جانتایەکەی 21,000 دینارە پاش داشکان.
پاش ئەوەی کە نرخەکەم کەم کردەوە، واتە ئەو کەسەی کە جانتایەکەی دەفرۆشی نرخی جانتایەکەی کەم کردیتەوە، داشکانی دانایە لە هەر 100 دینارێک 30 دینار دەڕوە. ئەوە یەک لە ڕێیەکانی دیتنەوە. داشکانەکەم 9000ە، نرخی بنەڕەتێکەش کە داشکانەکەی لێ دەردەکەم 30,000 لێ بڕوە 21,000 دینار دەمێنێتەوە. ئەوە نرخی کۆتایی جانتایەکە پاشی داشکان. ئەوە یەک لە ڕێیەکانە. ڕێیەکی تکەش هەیە، ئەویش چییە؟ ئەویش ئەوەیە ئەمن کە جێم لێ دەبی داشکان، واتە هەر 100 دینار 30 دیناری لێ دەڕوە. هەر لە 130 دەمێنێتەوە چەند؟ دەمێنێتەوە 7. ئەوجا ئەمن ئەو 7 دەینم، دوو ڕێژەی دروست دەکەم. ئەوها دەڵێم ئەگەر شتێک بە 100 دینار بوو دەبیتە 7 دینار. ئەدی ئەگەر شتەکە لە بنەڕەتی بە 30,000 دینار بوو ئایا دەبیتە چ؟ لێرە پیتی س یان پیتی نرخ ن، دەتوانم پیتی نەدانێ، کەواتە ئەمن ئەو دوو ڕێژەی ئەوها دروست دەکەم یەکسانن. ئێستا هاوکێشەکەم دروست کردوە چی جاری جاران لێکدانی تیرەیی 100 ن یەکسانە بە 7 جاران 30,000 ن بەتەنێ یەکسانە بە سەدەکە لێرە دەنووسرێ 30,000 لێرە دەنووسرێ جارانی 7 لێرە دەنووسرێ. ئێستا ئەمن دەبی بتوانم ئەو سفرە بڕوا لەگەڵ ئەو سفرە، ئەو سفرەش بڕوا لەگەڵ ئەو سفرە، ن بەتەنێ دەبیتە چ؟ دەبیتە 7 جاران 300. 3 سفرم هەیە، 3 جاران 7 21 دیسان کردیەوە وەکو جاران 21,000 دینار نرخی جانتایەکە پاشی داشکان. ئەگەر داشکانیشان لێ داوا کردم هەمان شتە، دەتوانم بە هەمان ڕێ داشکانەکەش بکەم. دیسان دەڵێم ئەگەر شتێک بە 100 دینار بوو داشکانەکەی 30. ڕێژە چی دروست دەکەم؟ ئەدی ئەگەر شتەکە بە 30,000 دینار بوو داشکانەکەی چەندە؟ دیسان لێرە د پیتی د داشکان. دیسان ئەوها لێکدانی تیرەیی 100 جاران پیتی د دەبی بکاتە 30 جاران 30,000 30,000 30,000. ئەوجا هەردوو لای دابەشی 100 دەکەم، پیتی بە تەنیا دەمێنێتەوە دەبیتە 30,000 لێرە جاران 30 لێرە دابەشی 100. ئەو دوو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی ئێرە و یەک سفریش لێرە، کەواتە پیتی یەکسان دەبی بە 3 جاران 3,000 دەبیتە 9,000 دینار داشکان. واتە ئەمن بەهۆی هاوکێشە و هاوڕێژە هەرچم بوێ دەتوانم زوو بیبینمەوە. هەرچم بوێ هەمیشە بەراوردی دەکەم لەگەڵ لە سەدەکە. 30 لە سەدا، 15 لە سەدا، 60 لە سەدا داشکانم دەوێ، نرخی پاشی داشکانم دەوێ هەرچم بوێ بەهۆی هاوڕێژە دەتوانم بەدەستی بینم. ئەو بابەتە بوو کە لێرە هەبوو. لێرە ئەمن ئەو پرسیارە نرخی کۆتایی جانتایە کە تێناگەم لەبەر هەندێ دەی هێڵمەوە، نازانم مەبەستیان چی ئەوەی ڕاستی بی، چونکە ئەو جۆرە پرسیارانە دەبی کوردیەکە زۆر زۆر باش نووسرابیتەوە، هیچ هەڵەوشتی وای تێدا نەبی، بە تایبەتی لە کاتی باسکردنی لە سەدا، چونکە بابەتەکی زۆر هەستیارە لە سەدا.
ئەوەندە ئاسان نییە بەکارهێنانی هەتا ئێستاش لە وڵاتانی دیکەش کە زۆر با بڵێن پێشکەتینە لە بیرکاری لە کاتی نووسینی لە سەدا لە ڕۆژنامەکان زۆر هەڵەی زانستی دەکرێت. ئەو جە لێرە نووسرا لە بیرت نەچی بۆ دۆزینەوەی نرخی کۆتایی بەهای داشکان لە نرخە بنەڕەتێکە ئەژمێر بکە بەهای داشکان لە نرخە بنەڕەتێکە و پاشان بەهای داشکان لە نرخی بنەڕەتی. لێرە ئەمن ڕوونم کردەوە کە پێویست ناکە هەموو جارێ ئەو هابکەین یەکسەر دەتوانین نرخی پاشی داشکان ببینینەوە وەکو ڕۆنم کردەوە. ئێستا دەتوانم تۆزە چیش ئەگەر بمەوێ باسی لاپەڕەی پاش ئەو لاپەڕەیەش بکەم هیچ نەبی یەک نمونە باسکەین. نمونەی ژمارە 1 نرخی تۆپێک لە فرۆشگا 48,000 دینارە. نرخی تۆپەک 48,000 دینارە. ئەو فرۆشگەیە تۆپەکانی دەخاتە ڕوو لەگەڵ داشکان دەینیتە پێش چاوان دەخاتە ڕوو دەهەوێ داشکان بکە 25% واتە هەر 100 دینار 25 لێ فرێدەدا لێی کەم دەکاتەوە واتە لە 1000 دینار 250 دینار لا دەبە لە 10,000 دینار 2500 ئەوها 25 واتە چاریەکی نرخەکەی لا دەبە فڕی دەدا دای دەشکێنێ. لێرە پرسیارەکە چیە؟ بڕی داشکانەکە چەندە نرخی کۆتاییش چەندە واتە دوو داوا کاری هەیە بزانین داشکانەکە چەندە. ئەمن لێرە وەکو لەو کتێبەش ئێستا نووسرایە 25% هەروەکو ئەوەیە کە 1% چاری نرخەکەی بڕوە واتە 48,000 جارانی 25% دەکەم هەتا بزانم داشکانەکە چەندە. یەکسەر ئەو 25% دەتوانم ئەوها بنووسم 48,000 ئەگەر بمەوێ ئەوها 48,000 ئەوها دەینووسم 48,000 جارانی 25% دەتوانم ئەوهاش بینووسم 25% ئەوها ئەو دوو سفرەی ئێرە بڕۆن لەگەڵ ئەو دوو سفرەی هیچ نەمینێ وەکو ئەوەی وایە هیچ نەمینێ ئەو دوو سفرە وەکوەوەی وایە ڕۆیشت لێرە تەنیا یەک ماوە. ئێستا ئەمن چ دەکەم دەکاتە ئەو سفرەی دەنووسم 25 جارانی 48 دەکەم بزانم دەکاتە چەند. یەکە کەش هیچ نێدا بەشی یەکی بکەم ئەم لێرە هەتا کاتی خۆم نەڕوێنم دەتوانم بە بژمێر 25 جارانی 48 بکەم 25 جاران 48 یەکسان دەبی بە 1200 ئەوج دەنووسم 1200 کەواتە داشکانەکە 12,000 دینارە تەنیا داشکانەکە. ئەگەر داشکانەکە 12,000 دینار بوو نرخەکەش بەخۆی چەند بوو یەکەم جار نرخەکە 48,000 بوو ئەمن دەینم 48,000 هەتا بزانم ئێستا بە چەندە 48,000ەکەی دەینم 12,000 لێ بڕوە بزانم چەند دەمینێتەوە 0,0,0 دەمینێتەوە. ئێستا نرخی تۆپەکان بە 36,000 دینارە وەکو لەو کتێبەش نرخی تۆپەکان بە 36,000 دینارە داشکانەکەش 12,000 دینار بوو. ئەگەر بمەوێ بە شێوەی ڕێژەی دەی لەسەر نووسینی دەی ژمارەی دەی یان ڕێژەی لەسەر ڕێژە بنووسم ئەمن هەز دەکەم ڕێژە کرد
لە ژمارەی دەی ئاسانترە، بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەر خوێندکار. کەواتە لە هەمان کات زانیمان داشکانەکە چەندە، لە هەمان کاتیش زانیمان پاشی داشکانەکەی تۆپەکان بە چەند دەفرۆشی. هەمیشە دەبی پاشی داشکان نرخەکە کەمتربی لە پێشی داشکان. ئەو پرسیارەش تەواو بوو یان ئەو نمونەیە. ئێستا بچمە لای نمونەکی تۆزێک ئاڵۆز. ئەو نمونەیە دەبی زۆر ئاگامان لێبی، زۆر ئاسان نییە. نمونەی 2 نرخی بنەڕەتی خلیسکێنەر، ئەوە خلیسکێنەر بی، نرخی بنەڕەتی نازانین چەندە، بەڵام دەزانین داشکانەکە 40%، واتە هەر 100 دینار 40 دینار دەڕوا، کەم دەبیتەوە. واتە ئەگەر شتێک بە 100 دینار بوو، ئێستا بە 60 دینارە، چونکە 40 دەڕوا. ئێستا دەزانین ئێستا ئەو خلیسکێنەرانە بە 72,000 دینارینە. ئایا پێشتر پێشی داشکان بە چەندی بوون؟ ئەوەش زۆر ئاسانە ئەگەر بیری لێ بکەینەوە لەسەر شێوەی ڕێژەی کو. ئەو هابیری لێ دەکەینەوە. لێرە ئەمن نووسیتمەوە ئەگەر توانین بیبینمەوە. واتە ئەگەر شتێک بە 100 لێرە بە 100 دینار بوو، ئێستا بە چەندە؟ بە 60 دینارە. ئەدی ئەگەر شتەکە ئێستا بە 72,000 بوو، وەختی خۆی بە چەندی بووە؟ دەنووسم 2 ڕێژەی دروست دەکەم. یەکەم ڕێژە وەختی خۆی، کاتی خۆی پێشی داشکان، دووەم ڕێژەش ئێستا. کەواتە شتێک ئەگەر کاتی خۆی بە 100 دینار بووە، ئێستا بە 60. ئەمن ئەو خلیسکێنەرە ئێستا پاشی داشکان بە 72,000، ئایا پێشی داشکان بە چەندی بووە؟ کە ڕێژەکەم دروست کرد، ئەو جا لێکدانی تیرەی 60 جاران پیتی دەکاتە 100 جاران 72,000. ئەو جا هەردوو لای دابەشی 60 دەکەم. ئەمن یەکسەر لێرە نووسیتم، دەکا 72,000 جاران 100 دا بە 60. سفرەکان ئەو سفرە یەک لەو سفرانە لەگەڵ یەک دەڕۆن، تەنیا 4 سفر دەمینێتەوە کە لێرەم نووسیە. ئەو جا 72 دابەشی 6 بکەم دەکاتە 12. واتە کاتی خۆی ئەو خلیسکێنەرانە بە 120,000 دینار بووە پێشی داشکانەکە. بەو جۆرەی زۆر بە شێوەیەکی ئاسان دەبینمەوە کە کاتی خۆی پێشی داشکان نرخەکە بە چەند بووە. ئەگەرە من ترسم نەبی لە دروستکردنی ڕێژەی هاوتە. ڕێژەی هاوتە ڕێیەکی ئەوەندە ئاسان و باش و بەسوود و هەموو کات یارمەتی دەرا بۆ دیتنەوەی نەزاندراوەکان، بە تایبەتی لە کاتی داشکان و لە کاتی باج، لە کاتی نرخی پێشی داشکان، نرخی پاشی داشکان. هەندێک جار بەرزبوونەوەی نرخیش شەرت نییە مەرجنی هەر داشکان بی، هەندێک جار هەندێک شت گران دەبی. لەو کاتیش هەمان ڕێسا و یاسایە. کەواتە خوێندکاری ژیر بە زۆر لێرە بە زۆر چەشن، بە زۆر دەتوانین وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە. ئەتوش بزانە کامە ڕێ لەگەڵ بیری تۆ، بیرکردنەوەی تو دەگونجێ ئەو ڕێی هەڵبژێرە، کە بەڵام بێگومان دەبی هەمان وەڵاممان دەستکەوی. لێرە هاتمە کۆتایی 2 لاپەڕە دەربارەی داشکان و نرخی پێش داشکان و نرخی پاش داشکان. هیوادارم وانەکە سوودی هەبی و چاوپۆشی بکەن لە هەڵەکان ئەگەر هەڵە هەبی، و هەتا ئەوانەی داهاتوو هەر بژی.